ملی شوشەکەی گربوو لەوانەی خۆیەدا بتلێکی نازانم لە شوێ هێنا ئەو بتلە شوشەی بپسی وەزمیم شوشە و بپسی و شەربەت و نازانم شرقەی لێوەنا بەعاردی دادا لەگەر دەنجی بەعاردی کەوتنەکەی من ئاورمدایەوە کە ئاورمداوە ملی شوشەکەی گربوو لەوانەی خۆیەدا لە ملی خۆیدا ئەتر کە ملی خۆیدا شوتەکان تەرجمنەوە بوونەوە تەوالی ڕاوەستان برێنەوە گوتمان کاکەوە زەلامەوە دەیەوێ خۆی بکوژە نازانم چ بکە ئەتر ئەوانش غاریاندا سەرێ بەس هەمووی کە تا غاریدا سەرێ ئەو دووسێ زاری لە خۆیدا و ئەتر نازانم خۆی بەعاردی دادا و کەوتە پشت ئەو سیارە سپێ و کەسی پێ نەچوو لەگەر بێت چکە یەک کەس نە دەنجی هاتوو نە کەسی من نەمدی لە دەورەی بێت پێ نەچوو نابێت کەسی لەگەر بێت چکە کەسێک دەنجی لێوە نەهادیان برێ ئەوە ئەوها و بەس شورتەکان هەریان گرتەوە و تەلەفۆنیان بۆ ئەمبولاس کرد و هات باری کرد و دیانە خەستەخانە ئەمبولانس زوو گەیشتە ئێرە باش لەو قەرەبارغی هەروە دەبێت باشەوتت قسەی لەگەڵ خۆی دەکردیان بە تەلەفۆن قسەی بە تەلەفۆن نەبوو ناوەڵە هەر سەر بخواوە کو دەبینی هەیە حماسە دەگرێت لەگە خۆی قسە دەکە ئەوە ئەتر نازانم دەیگوت ئەو هەملێ بەسەرات و نازانم تر وەزعی چ کێشێکیە بەخوای نازانم لەبەرەوەی تێنێ گەیشت دەنا قسەکانی بەدەنجی بەرز دەکرد بەس کە تێنەکەم نازانم چێ بوو.